بله تماشاوانی جا پیتری 40 ساله کو پرزگیرکا لبنان و بگمانیا اسرائیل تایبەتی لە سەردەمێ ساڵێن هەشتیان سە ساڵە دەربازبووی دەمەکو باشووری لبنان بەشێکێویش بەرفرە جاری اسرائیل بە هاتە بۆ کۆنتڕۆلکردن لێ ئەوەکو چەقا وان پرزگیرەکانە هەبوونە حەزب الله وەکو گوهێزێکە چەکدار گروپێکە چەکدار دچارچوی جوگرافیا لبنانێدا کول دەرێ بریارە فەرمیە حکوومەتە لبنانێ بەردام دیگەل ئیسرائیل جارنا دکە بەشار ئیسرائیل جیگەلێکی بدژواری ژێرخانە لبنانێ بردومان دکەمینە 2006 و ساڵێن پێشترژی و حتا نهاجی ببەردامی ناجی تێگوتنە و گوتبێژێکی ڕاستەخۆ نابێنە حکوومەتە لوبنان و هەفدەم ئیسرائیلیجی وێل ئەمریکا بڕێوە بچێ برێجان ڤەغالی شەروبەکاری سیاسی ji Beyrût gelmeye برێجان دەماتە باش بێ gelû ev danûsanên rastexwe nabêhna Beyrût û Tel Aviv tu dibînî wê der encam hebît di demekê de ku rewşil ser erdê tune de سڵاوتان لێبێ بەڕێز گفتوگۆ کان کە لە نێوان بەیرەت و تەرئەبیب دەبێ دوو بەیانی ڕۆژی سێشەمە کە لە واشنگتن ئەنجام درێ ئەوە وەکو دەستپێچێکە وەکو ئامادەکاریەکە ناکرێ بەو شێوەیە تەماشای بکەین کە بڵێن دەستپێکە بە بڕوای من سەرنەکەوتنی گفتوگۆکان لە ئیسلاماباد لە نێوان واشنگتن و تاراندا دەکرێت ببێتە هۆی ئاڵۆزکردنی ئەم گفتوگویانەی کە لە نێوان لوبنان و ئیسرائیلدا ڕوودەدا ئەوەی گرنگە لەبارەی ئەم گفتوگویانەوە ئەویش یەکەم پەیوەندی و نزیک بوونەوەیە نێوان بەیروت و تەلەبیب ئەویش کە دوێنێ لە نێوان باڵوێزی لوبنان لە واشنگتن و باڵوێزی ئیسرائیل لە واشنگتن ئەنجام دراوە لەگەڵ ئەوەدا میشەل عیسای باڵوێزی چاڕوان دەکرێت ڕۆژی سێشەمە لە واشنگتن گفتوگوی سەرەتایی ئەنجام بدرێت ناکرێت وەکو ئەوە تەماشای بکەین کە گفتوگوی تەواوەتین و ناشکرێ بڵێن سەرکەوتو دەبێت بەڵێ برێزجان توزانیشی دەبێت چەقاوان هەموو پرزگەرێکی نابێنە لوبنان و ئیسرائیلێ حەزب الله بە چەکدارên حەزب الله بە بەردام هێرشên حەزب الله بوو سەر ئیسرائیلێ و ئیسرائیلجی بەرسەڤ دەدا کول دەرvey بێگومان دام و دەستگێن فەرمی بریارە فەرمیە داوڵەتە vêyekê dike tu dibînî gelo ev xwe jî pirzgirêkekê cidî nebe eslan eger hikûmetên İsraîlê Lubnan jî rêk bikevin lê Hizbullah ji aliyekê dine بەڕێزم ئەوەی لەبارەی ئەم گفتوگویانەوەیە ئیسرائیل دوو مەرجی سەرەکی هەیە یەکەمیان چەکداماڵینی حزب اللهە دووەمیان واژۆکردنی ڕێککەوتنامەی ئاشتێ لە نێوان لوبنان و ئیسرائیلدا ئەگەر لوبنان نەتوانێت بەلایەنی کەمەوە هەنگاوی یەکەم بنێت بۆ چەکداماڵێنی حزب الله من پێم وایە ئەم گفتوگویانە شکست دەهێنێت ئەوەی ئیسرائیل ئەنجامی دەدا ئەویش ئەوەیە بەردەوام دەبێت لە لێدان لە حزب الله لەگەڵیدا دەگاتە قۆناغێک کە دەتوانین بڵێن حزب الله چیتر چەکی نامێنێت پێم وایە ئەم گفتوگۆیانە سەرکەوتوو نابێت چونکە دەسەڵاتی لوبنان پێشانی داوە کە توانای ئەوەی نییە چەکی حزب الله دابوو ماڵێت بەڵێ توزانیشی دی سەروبەندیوی شەڕیدا حکوومەتە لوبنانê biryar da ku hemû çalakên Hizbullah qedexe bike lê Hizbullah şer li dijî İsraîlê dest pê kirin ha rewşa Lubnanê taybetî Beyrûtê Zahiya Cinubî tu zanî çawa ye kevata madem hikûmeta Lubnanê weke tu dibêjî nikarît Hizbullah ji çekî damalî di her rewşar wekî xwe bît بێگومان بەڵام ئەوەی گرنگە لێرەدا حکوومەتی لوبنانی کاتێک بڕیاریدا بۆ چەکداماڵینی حزب الله ڕاستە هەندێک دەڵێن کە تەنها نووسراوێک و بڕیارێکە بەڵام لە کۆتاییدا بڕیارێکە لەلایەن بەرزترین دەسەڵاتی جێبەجێکردنەوە لێ دراوە ئەگەر ئێمڕۆ ئەو دەسەڵاتە نەتوانێت ئەمە ئەنجام بدات ئەو کاتە دۆخێک دێتە پێشەوە هەر حکوومەتێکی تر بتوانێت ئەو بڕیارە جێبەجێ بکات ئەوەی گرنگە لەبارەی ئەم بڕیارەی حکوومەتی لوبنانەوە حەزب اللهی لوبنانی بە پارتێکی قەدەغەکراو لە ڕووی سەربازی و ئەمنیەوە هەژمار دەکرێت ناتوانێت حکوومەت لەمە بکشێتە دواوە بۆ لەگەڵەوەدا داوای دەکرێت داوای هێزی نێودەوڵەتی بکات بەڵام حکوومەتی لوبنان بڕیاری داوە کە ئەمە قەدەغە بکات بۆیە حەزب الله
شەرعێتی نامێنێت بەلای کەمەوە لە ڕووی سەربازی و ئەمنیەوە تەنانەت ئەگەر حکوومەتی لوبنان نەشتوانێت ئەو چەکە هەیەی لێیدا بماڵێت. کەواتە تشتێکی وسا ممکنە بێتە حکوومەتە لوبنانی بکە؟ دەکرێت دۆخێک بێتە پێشەوە دەکرێت لە حکوومەتیشتردا بێت بەڵام ئەوەی کە ئەم حکوومەتە کردوێتی زۆر گرنگە هەنگاوە چونکە شەریعەتی لە حزب الله سندووەتەوە لە ڕابردوودا دەوترا حزب الله بە ژێرەی ڕاگەیانراوە حکومیەکان بەشێکە لە بەرگری بەڵام ئێستا حکوومەتی لوبنان دەڵێت حزب الله ڕێگە پێدراو نییە حکوومەت ناتوانێت ئەم بڕیارە جێبەجێ بکات ئاسایە دەکرێت حکوومەتی داهاتوو بێت ئەم بڕیارە جێبەجێ بکات. بستە دەما حزب الله ئیسرائیل دەبێژە بەشێکی زۆر یە باشووری لوبنانی ئەمەوەیکە دەبەرەکە ئەو لە ڕابگەینینە و دێ کۆنتترۆل بکەین کەواتە گەل و هەکەرێریشن حزب الله هەر بەردەوام بیت تودبینی چارەنویسێ لوبنانی بەرەکی بەچی ناچیتە ساڵین هەشتیان ڕەنگە سینناریۆیەکی زۆر لەو مەترسیدارتر هەبێت کاتێک گفتوگۆکان لە ئیسلاماباد دەستیان پێکرد گوترا سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بە بنیامین ناتەنیاهۆی گوتووە کە هێرشەکانی لەسەر لوبنان کەم بکاتەوە بۆ ئەوەی گفتوگۆکان لە ئیسلاماباد شکست نەهێنن. ئەم گفتوگۆیانە کە شکستیان هێنا ئەمە دەبێتە گڵۆپی سوور بۆ بنیامین ناتەنیاهۆ بۆ زیاترکردنی هێرشەکانی بۆ باشووری لوبنان دەشگوترێ هەندێک گوند و شوێننشین هەن دەکرێت بکەوێتە دەستی سوپای ئیسرائیل لەوانە شاری بنتژمێر دوای شاری ئەرخیام. ئیرانێکی ئێکیش مەرجێدێن سەرەکە بە گوتوبێژن ئابووک و پێویستە هێرشێن سەر لوبنانێژی بە تەمامی بێنە ڕاگرتن تایبەتین سەر حزب الله دوێ پێشاتە چادبین گەل. ئەمە مەرجێکە بەڵام مەرجێکی کردداری نییە لە کاتی گفتوگۆکانی ئیسلاماباددا هێرشەکانی ئیسرائیل نەوەستاون ئەگەر ئێران جدی بواە لەسەر ئەو مەرجە ئەو کاتە گفتوگۆکان لە ئیسلاماباد دەستی پێ نەدەکرد ئەوەی ئێران گوتی لەبارەی لوبنانەوە گفتوگۆکان لە ئیسلاماباد هەر بەردەوام بوو سڕای ئەوەش هێرشەکان لەسەر باشووری لوبنان هەر بەردەوام بوو بۆیە ئێران لەسەر ئەو مەرجە جدی نەبووە تەنها مەرجێکی ئیعلامی و ڕاگەیاندن بووە نەک کردداری. بەڵێ برێس جان فەغاڵی شەڕۆبەکاری سیاسی لە بەیروت لە لوبنان گەلی سوپاس.